پارتی دیموکرات دیارە هەندێک جوڵەی کرد بۆی کۆمەڵی ئیسلامیش پەیوەندیەکانی لەگەڵ یاسایی بێتەوە و بەشداری حکومەت بکە، بەڵام مەرجێکیان هەبوو دوجار کۆمەڵی ئیسلامی نەچوە ژێرباری ئەو مەرجە. بوو کە کۆمەڵی ئیسلامی نەیتوانی پێغازی بێت؟ کۆمەڵی ئیسلامی ڕەدی کردەوە ئەو مەرجە، ئەویشەوە بوو کە شاندی پارتی دیموکراتی کوردستان لە یەکەم سەردانیانە بۆ لای کۆمەڵی ئیسلامی داوای ئەوەیان هەبوو کە مامۆستا عەلی باپیر سەردانی کاک مەسعود بکە و من نەوتراوە لە هیچ ڕاگەیاندن و لە هیچ جێک. کۆمەڵی ئیسلامی سەردارەکە بە چه ئامانجێک؟ بە ئامانجێەوەی کە نێوانی کۆمەڵی ئیسلامی و پارتی دیموکرات زەمنێکی زۆرە ئاسایی نییە و گرژی تێکەوتووە، گوایە کاک مەسعود نیگەرانی هەیە لە هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی بەگشتی و بە تایبەتتر مامۆستا عەلی باپیر. کۆمەڵی ئیسلامی بۆچی ئەمەی قبوڵ ناکرد؟ ئاسایی نییە ئەمیری حزبێک بچێتە لای بەڵێ سەردان و پەیوەندی لایەنەکان تا ئاسایی بێت بۆ دۆخێرەمی کوردستان باشە. ئێمە لەگەڵ پەیوەندی ئاسایی نێوان هەموو لایەنەکانین و پێمان وایە گرفتەکانمان دەبێ بە دیالۆگ و لەسەر مێزی گفت و گۆ چارەسەر بکرێ و پێویست ناکات لە ڕاگەیاندنەکانەوە شەڕی یەکدی بکەین. دۆخێرەمی کوردستانی ژەوە ناخوازێ، بەڵام ئێمە پێمان وا بوو پارتی دیموکرات لە 5 ساڵی ڕابردووە کە ئێمە بەشداریش بووین لە کابینەی هێشتا زوڵمی گەورەیان لێکردین. چۆن زوڵمی گەورەیان لە بزوتنەوەی گۆڕان کرد بە دەرکردنی وەزیرەکانی و بە مەنعکردنی سەرۆکی پەرلەمان و داخستنی پەرلەمان، بە هەمان شێوە بە جۆرێکی تر بەرامبەر کۆمەڵی ئیسلامی مامەڵەیان کرد لە دروستکردنی تۆمەتی تیرۆر و گرتنی ئەندامان و هەڵکوتانە سەر ماڵی پەرلەمانتار و دروستکردنی دۆسیەی ناڕاز بۆ پەرلەمانتاران چ لە کوردستان چ لە عێراق. بۆیە کۆمەڵی ئیسلامی نیگەرانی قوڵی هەبوو لە پارتی دیموکراتی کوردستان. ئەمە هۆکاری ئەوە بوو، ئەمە هۆکاریەوە بووە، ئەمە هۆکارێکی سەرەکی بۆ بۆەوەی کە مامۆستا ئەو سەردانەی ئەنجام نەدا، بە تایبەت لەو تەوقیتەی کە ئەگەر ئەمە ببەسرێ بە بەشداری کۆمەڵی ئیسلامی لە حکومەت، کۆمەڵی ئیسلامیەوە ڕەت دەکاتەوە. باشە، بەڕێز سۆرانیانی هەمان ئەو شتێژ و بەڕێز باسی کرد لەگەڵ بزوتنەوەی گۆڕانش کراوە، بەڵام بزوتنەوەی گۆڕان سەردانیشی ئەنجامدا و چوە ڕێکەوتنیشەوە لەگەڵ پارتیە. ئەوە دیارە برادەرانی بزوتنەوەی گۆڕان خۆیان دەتوانن وەڵامیەوە بنەوە کە ڕاستە وەزیریان دەرکرا، سەرۆکی پەرلەمانیان قەدەغە کرا لە چوونی بۆ پەرلەمان، بەڵام بزوتنەوەی گۆڕان باجی گەورەیدا سەرە ڕای ئەوانەیشی کە بەرامبەری ئەنجام درا بینیمان دەنگەکانی بوو بە نیوە. ڕەنگە بزوتنەوەی گۆڕان بۆ خۆی پێی وابوو بێ بۆ چوونی بۆ حکوومەت و بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ پارتی دیموکرات هەر ئەوەندە باجەدا کە پێشەکی داوێتی، ئەویژەوەی کورسیەکانی لە 24ەوە بۆ بە 12 نیوە بووە. بەڵام کۆمەڵی ئیسلامی دەنگەکانی لە 6 کورسی ئەبێ بە 7 کورسی پێی وایە لە ناو هێزە ئۆپۆزیسیۆنەکانە تەنها ئەو توانی کورسیەک زیاد کە ئەگەر نایەگرتو ئیسلامی 5 کورسی لە دەست داواتە بزوتنەوەی گۆڕان و یەگرتو ئیسلامی نیوە بە نیوە دەنگەکانیان کورسیەکانیان لە دەستدا. بەس کۆمەڵی ئیسلامی کورسیەکی زیادی کرد.